لە یەکسەر غارمدا لای گیزەر ئەوا دەکەم علاگە زێڕەکەی من نەماوە. هاوار دەکا و دەقی ژێنی و مێردەکەی دەلێت چی وە دەلێ کورە زێرمان دزرا. زۆر جار گومانی خراپ دەبێتە هۆی تێکچوونی ماڵەکان یاخود تێکچوونی هاوڕێیەتێکی زۆر گەورە یاخود جاری واشەیە بەداخەوە گەیشتۆتە حاڵەتی کوشتن. یەک لەو دۆسیانەی کە باسی لێوە دەکەین دۆسیەکی کۆنە و ئەوڕۆ هەڵی دەدەینەوە بە هیوای ئەوەی کە سوودی لێوەربگیرێت. خانەوادەیەکی زۆر ڕێک و پێک هەبوون، کەسێک کە خۆی فیتەر بووە و ئافرەتەکەی ژنی ماڵەوە بوو و 3 مناڵیان هەبووە. ئەوانە بار و گوزەرانیان مامناوەندی بووە و بەڵام ژنەکە زێڕی هەبوو. ڕۆژێک لە ڕۆژان ئەوانە چوینە دەرەوە لە ماڵ، ژنەکە زێڕەکانی لەسەر گیزەری بەجێهێشت بوو لە بیری کردبوو لەو شوێنە. بەڵام دەرگایان کلیلدا و ڕۆیشتن چوون بۆ ماڵی باوکی مێردی. کاتی دەگەڕێنەوە ئێوارە دەرگا دەکەنەوە، ژنەکە باز لەوە دەکات لە یەکسەر غارمدا لای گیزەر ئەوا دەکەم علاگە زێڕەکەی من نەماوە. هاوار دەکا و دەقی ژێنی و مێردەکەی دەلێت چی وە دەلێ کورە زێرمان دزرا. دەلێ زێری چ دزرا؟ تو دۆ زێر لۆ لەسەر گیزەریە. دەلێ وەڵام لێم لەبیر کردبوو زێر نەمایە. ئیتر جیران دێن و تەلەفۆن بۆ پۆلیس دەکرێت. ئەو کات بە تەلەفۆنی نۆرمال تەلەفۆن بۆ پۆلیس کرا و پۆلیس دێ پشکنینی شوێنەکەیان کرد، هیچ ئاسەوارێک نەبووە، دەرگا نەشکاوە. مێردەکە دەڵێ من بەخۆم بە کلیل دەرگای حەوشەو کرد دەرگۆ لەگە دەرگای مەدخەلی. طبعاً ماڵی جاران وەکو ئێستا نەبوو ئەوها قەپاتبی، جاران خەڵک حەوشەی خارجی هەبوو، جیرانەکان دیوار بینیان هەبووە بەڵام هەردوو لە حەوشەی هەبووە لە پشتەوەی ماڵ. حەوشەی خارجی دایمەن لە پشتەوەی ماڵ بووە. کابرا دوای ئەوەی پۆلیس دەڕوا و گوتی تەنها چەند شتێکیان نووسی و ئەوانیش گومانیان بکە دز بە هیچ شوێنێک ئاسەواری دیار نییە. کابرا یەکسەر بە ژنەکەی خۆی گوت بارگەت تێگنێ و منداڵەکانت هەلگرە و بڕۆ مالی باب. ژنە گوتی کردمە هەڵا و کورە دراوەستەوە تو لۆ گومانی خراپ بە من دەبەی. ئەمن ئەو زێڕە ئەمن ئاگام لێ نەبووە، زێڕیمە دزرایە، ئەوە چەند ساڵە هاوسەری تۆمە، چەند ساڵە هیچ شتێکمان نەبوو. ئەتولۆ گومانە خراپ دەلێن نەخێر ئەوی ڕۆژێ برایەکەت لە مەجلسێکی باسی لەوەی دەکرد کە کو بستەخارج و پێویستی بە دەفتەرێک بوو. نەخێر ئەتولۆ برایەکەی ترت بە تەمانە سیارەی بکڕن ئەتۆ زێڕت لەوان بردیە و لەوان دەفرۆشی. ئیتر ئافرەتەکە دەڵێ ئێمەی دەرکرد لە ماڵەوە و چوومە ماڵی باوکم و دوای ئەوەی جیران و خزم و کەس و ناسیا و ناوەندگێریان کرد کە پێکمان بینەوە، بەڵام کابرا لە کەلی شەیتان نەدەهاتە خوارێ و وا لە من تووڕە بوو کە وای دەزانی من زێڕەکەم دزیوە. زۆر دەلێ زۆر دوعام کرد، بەڕاستی دەلێ کاتێکی زۆر ناخۆش بوو بۆ من لەبەر ئەوەی هەر ڕۆژێکم بە مردن بوو. خەڵک قسەی دەکرد، خەڵک باسی لەوە دەکرد کە ئەو شتە ڕاز نییە و ئەو ئافرەتە بەخۆی زێڕەکەی بردیە دای تێبرای. خەڵک هەرێک و قسەچی دەکرد، ئافرەتەکە دێگو هەر ڕۆژەک و مردنێک بوو بۆ من. دوای تێپەڕبوونی 5 مانگ ڕۆژێک لە ڕۆژان پۆلیس هات لە دەرگای ئەو ماڵەی داوە. کابرا گوتی خێر فەرموو، گوتی ئەمە دزێکمان گرتووە کە 6 دزی ئەنجام داوە، 7ەم دزی لە ماڵی ئێوە بووە. دەلێ یەکسەر تەلەفۆنات کرا و گۆتی سبەی دزەکەی دێنین وێنەی پێدەگرینەوە کە چۆن عملی دزیەکەی کردووە. ئافرەتەکە دەلێ ئەمنیش لەگە برایەکانم چوومە ماڵەوە، سەیرم کرد کە دزەکە بە حەوشی پشتەوە هاتووە، بە بۆڕی ئاوی هات بووە خوارێ. دزەکە باسی لەوە کرد کە ئەو کات ئێمە تەسویرمان کرد، دزەکە باسی لەوە کرد کە لە حەوشە پشتەوە کە بە بۆڕی هاتتە خوارە دەلێ کو پێمدانە لەسەر گیزەری کە بێمە خوارێ پێم بەو علاگەیە کرد. علاگەم کردەوە زێر بوو، یەکسەر زێڕەکەم هەلگرت و ئاودی بووم و ڕۆیشتم، دەستم لە هیچ شتێک نەدا. طبعاً زەکە گیرا 25 ساڵ حکوم بوو لەسەر دزیەکانی تریش 7 دزی ئەنجامدا بوو و ئەو ئافرەتەش لەوێ ئەمن ڕاوەستا بووم کە کاتی ئەمە تەسویرمان دەکرد بە مێردەکەی خۆی گوت سەر بڵنکە و خوای بینە چ بوختانێک و تەشیرێکت بە من کرد. بەڵام ئەمن خوای گەورە سوپاسی دەکەم کە
ئەو دزیە ئاشکرا بوو و من بێبەری دەرچوم لەو وەزعی و ئینشاء الله دەگەڕێمەوە ناو ماڵ و حالی خۆم و ناو منداڵی خۆم و هیوادارم کە جارێشتر گومانی خراپ بە من نەبێت. بۆیە ئازیزان و خۆشەویستان هەردەمەگە حاڵەتە گڕوویدا خوای گەورە سوبحانە وتەعالە دوای هەر کەشف دەبی، بەڵام دەبێت ئێمە دام بە خۆمان دابنین و گومانی خراپ هەرگیز نەبین.